بەرەبەیانی ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە بە هاوکاری فڕۆکەکانی هاوپەیمانان لە سنووری گوندەکاکیەکانی سەر بە قەزای داقوق توانیان 12 گوند کۆنتڕۆڵ بکەنەوە کە لە ساڵی ڕابردووە کەوتوبوونە ژێر دەستی چەکدارانی داعش. طبيعي ئەم گوندانە عمقەکەیان بەرەو غێدە و بە ئیتیجاهی ڕەشادە لەوێشەوە بەرەو حەویجە لێرە ڕایان کردووە بۆیە پاش ئەوەی کە ئەو بۆمب و مینانەی کەدایە ناو پوچەڵەکەینەوە براکەکەیەکانمان بە دڵنیاییەوەتوان بگەڕێنەوە سەر ئەرزی باو با پیرانیان کە لیان زەوت کراوە. ئەو گوندانەی کە ئەمڕۆ لە ئۆپراسیۆنی هێزەکانی پێشمەرگە کۆنتڕۆڵ کرانەوە بریتین لە تەلڕابۆ و ئەلبوو محەممەد و زەنگلااو و سەبعە نیسان و سعود و تەپەی دووسەر و شێخ ساڵح و دووبزە و لەگەڵ ژمارەیەک گوندی تر لە کاتی کۆنتڕۆڵکردنەوەشاندا خەڵکێکی زۆر بەرەو ئاراستەی پێشمەرگە بەڕێکەوتن و خۆیان ڕادەست کرد. کاتێک فڕۆکە گوندەکانی بردومان کرد چەکدارانی داعش هەڵاتن گوندەکەیان چۆڵ کرد. ئێمە لە شەوی ڕابردوو ئاگادار کراینەوە کە سبەی گوندەکان چۆڵ بکەین بەڵام پێمانیان وت هەر شتێک لەگەڵ خۆتان بەرن ئەتان کوژین بەڵام کە ڕۆژ داهات کەرەستەکانمان هەڵگرت و چوینە دەرەوە. لە هێرشەدا کە ناوچەکە بە بۆمبێکی زۆر بۆمب ڕێژ کرا بوو ژمارەیەک پێشمەرگە شەهید و بریندار بوون بەڵام بەهۆی بەربڵاوبوونی ئۆپراسیۆنەکە کە زیاتر لە 150 کیلۆمەتر چوارگۆشەی گرتبووە هێشتا ئاماری فەرمی کوژراوەکانی داعش و شەهید و برینداری پێشمەرگە ڕانەگەندراوە. ڕۆکان جافێنارتی گوندی حوتی نیسان.